لارچوەکەن و بینەری زوو منم کاتان باش پێدەچێ ئێران جۆرێک لە هۆشداری دابێ بە عێراق و هەرێمی کوردستان گوایە لە ڕەوت و ڕێکارەکانی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامە ئەمنی کە لە نێوان تاران بەغداد واژوو کراوە زۆر ڕازی نییە ئەمە سەرباریەوەی ڕاستێکی ئێمە لە هەرێمی کوردستان ڕێکاری دیاری کراو و هەندێک هەنگاومان بەرامبەر بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بینی بەشێکیان لە شوێنەکانی خۆیان لە زرگوێزەڵە و زرگوێز ڕاستیەکەی بران بۆ کەمپێکی دیاریکراو لە سوورداش بەڵام سەرباری ئەوە ناو بەناو بە دڵنیایی و ئێران جۆرێک لە نیگەرانی پیشان دەدا دەکرێت هەندێک لەم نیگەرانیانە بە دیاریکراوی پەیوەست بن بە پێشهاتەکانی ناوچەکەوە هەندێک جار فشاری دیاریکراو بن لەسەر عێراق و هەرێمی کوردستان و ببەسترێنەوە بە هەموو ئەو پێشهاتانەی ئێستا لە ناوچەکە هەن و ڕوودەدەن سەرباری ئەوەش بە دڵنیایی و فشارێکی دیاریکراوی هاتنەوەی دۆناڵد ترەمپ بۆ سەرۆکاتی ئەمریکا لەسەر خودی ئێرانیش هەیە بۆیە پێدەچێ بەستنەوەیکی دیاریکراوی ئەم فشارانە لەسەر هەرێمی کوردستان عێراق حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ئێرانەوە پەیوەستیەک و پابەستێکی بە دڵنیاییەوە بە فشارەکانی یان پێشهاتەکانی ناوچەکەەوە هەبێ لەو بارەوە بە دڵنیایی و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیچی تازیان بیستووە هیچی تازیان پێگوتراوە لەبارەی ئەو نیگەرانیانی ئێران گوایە ئێران تا هەر ڕەشەی هێرشیش ڕۆیشتووە ئەمە وایە یان نام پرسانە و کۆمەڵێک پرسی دیکەش بە تایبەت لەسەر ئێران عێراق هەرێمی کوردستان و پێشهاتەکانی ناوچەکە لەگەڵ دوو میوان گفتوگۆکەم حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران ڕێزیان لە ستۆدیۆ لە زووم میوانە ئەنوەر حسێن شرۆڤەکار و نووسەر ئەویش بە هەمان شێوە بێگومان لەگەڵمانن کاک حەسەن کاگەنۆر بەخێر بێن بەسفتانەیە کاک حەسەن لە ئێوە دەست پێەکە هیچی تازەتان هین بووە بیستووە پێتان گەیشتو لەبارەی نیگەرانی ئێران لەبارەی ڕەوتی جێبەجێکردنی ڕێکەوتنە ئەمنیەکە ئەوەی کە تا ئێستا ئێمەش بیستومان هەر ئەو شتانەیە کە بە شێوەی عەلەنی و ڕاگەیەندرا و باسکراوە هی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یا ناوەندەکانی دەسەڵاتدار و پەیوەندیدار بەم ڕووداوانەوە هیچ شتێکیان تا ئێستا بە ئێمە نەوتووە بەس ئەوەیە کە لە ڕاگەیاندنەکانە هەڕەشەمان بیستووە کە کراوە بێزگەلەوە ئەوەیشی کە بە ئەو مەبەستە دەگەڕێتەوە تقریبان شتێک نەماوە کە جێبەجێ نەکرێ تا پێمان بڵێن ئەوەی کە پێویست بێت جێبەجێ کراوە بۆی پێمانە شتێک ما بێت ئێران ئەڵێ گوای ڕێکەوتنی وەکو خۆی جێبەجێ نەکراوە ئەوەی پەیوەست بۆ بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تۆ پێم بڵێ تاوان پێش ئەوە گرنگەوەی بزانین ئێوە ناوڕۆکی ڕێکەوتنە ئەمنیەکە ئەزانن بۆ ئەوەی بزانین ئایا چی لێ جێبەجێ کراوە چی لێ جێبەجێ دیاریکراوتان لەبارەی ڕێکەوتنە ئەمنیەکە پێگەیشتووە ئێمە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە شەفاوی بڕشتیانە کۆبنەوەکانم پێوتوین بەڵام ئەوەی کە حاڵەکانی ئەو ڕێکەوتنە بە ئێمە درابێ بەلایەنە سیاسیەکان درابێت هەندێک من ئاگادار بم بە کەس نەدراوە تاو جێگایشی بە یەکێ لەو خاڵانە ئەوە بووە کە سنوورەکان هێزی پێشمەرگە لە سنوورەکان دوور بکەوێتەوە ئەوە دەمێکە یەکراوە تقریبان لە سنوورەکانە هیچ لایەنێک لەو لایەنانەی کە ئێمە تەعاان لە زووترەوە لەوەی هێزمی پێشمەرگەمان لە سنوورەکان نەبووە ئەو لایەنانەیشی کە بوویانە لە سنوورەکانی زۆرتر منتەقەی هەڵگورد و ئەوە بوون هاتوونەتە خوارەوە لە شوێنایکی دیکە بە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و چاودێری دەوڵەتی عێراق لەو شوێنانە جێگیر کراون و ئەڵەی چاودێری یعنی هیچ جموجوڵێکیش لە ئارادان نییە جموجولی عسکەری تەبعاً لە ئارادان نییە ئەوەی کە جمهوری سامی دەیڵێ بیانووە ئەگەر مەجال ببێ لەسەر هۆکاری ئەو بیانوانە هەم هۆکاری دەرەکیەکەی هەم هۆکاری ناوخۆیەکەی تایبەت ئەوەی کە کۆماری ئیسلامی بۆ لەم شەرایەتەیە خەریکە ئەوە دەکات و جارێکی دیکە ئەمە دەکاتەوە بە ڕۆژەف دەتوانین لەسەری زیاتر قسە بکەین بەڵام بە باوەڕی من بیانوویەک نەماوە بۆ کۆماری ئیسلامی کە بیهەوێت هەم زەخت بێنێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بیهەوێت زەخت بێنێت بۆ دەوڵەتی عێراق ئەو قەراردادەی کە لە مانگی مای 2023 لە نێوان ئەعرەجی و لەگەڵ شەمخانی ئیمزاکرا دەتوانم بڵێن بەشی زۆری یا تەواوی خاڵەکانی جێبەجێکراوە لەبارەی ئەمە جموجوڵ باسمان کرد لەبارەی دانانی چەکیشەوە پێم وابێ
ئەوەی ویسترابێ لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ڕادستنی دانانی چەکەکانیان چەکی پێم وابێ سووک نەبێ ئەوەی تری هەمووی وەکو خۆی چۆن داواکراوە جێبەجێکراوەویش هەر لە مێژ بوو کە هیچ کام لەو لایەنە سیاسیانە چەکی قورسیان پێ نەبوو پێزگەلەوە چەکی سووکیش لێرە لە شوانێکەوە تاکوونێ مامۆسای مزگەوتێک تاکوونێ دوکاندارێک تاکوونێ کەسێکی ئاسایی کە لەو بازاڕەوەی سایق تەکسیەک و ئەوە هەموو کەسێک چەکی پێ بۆ خۆپارێزیە چەکی خۆپارێزی بەشروعە ئێمەش وەکو لایە نایە کە دوژمندارین لێرە لەو ئاستەدا هەندێک چەک و چۆڵمان پێیە هێنا ئەوەی تری کە بەچەکی قورس و ئەوەی کە مەبەستی جەمهوری ئیسلامیە بگەڕێتەوە هیچ کەم لە لایەنەکان ئەویان پێ نییە وتت هیچی وامان نەبیستووە گوایە هەڕەشەی هێرشیشی کردووە ئەوەشتان نەبیستووە هۆشداریەک شتێکی دیاری کراوچکە بەڕاستی پێشتر هەندێک جار دەگوترا ئێران کۆماری ئیسلامی ئێوە هێرشێکی دیاریکراوە بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکات جۆرێک لە تەنسیق هەیە بۆ ئەوەی کە باڵێن هۆشداریەک بدرێ بە حیزبەکان شتێکی ئاوەل ئارادا بێ لەو بارەیشەوە هیچ بە ئێوە نەوتراوە زانی کۆماری ئیسلامی لە بواری عسکەریەوە بە تایبەت لە سووریا لە یەمەن لە لوبنان لە فلستین لە هەمووی ئەوانە لە پاشەکشەدا شکستی خواردووە ئێستا بۆ جوابدانەوە بەو شکستەی هەر ڕۆژێ هەڕەشە لە شوێنێک دەکەن ئێستش هەموو ڕۆژێک دەڵێن ئێمە ئیسرائیل لە بین دەبین ناڵین ئیسرائیل لەسەر گۆی زەوی بمێنێ بەرگەی پەلامارێکی ئەم جارەمان ناگرێت ئەوە وعدەی سادقی سێ لە ئارادایە دا وەختی لەوانەدا ناتوان ئەوانە جێبەجێ بکەن لە دوژمنی دیکە دەگەڕێن و بەتایبەت لە کوردستانی مەوزوع حساسە خەباتی مەدەنی زۆر لە گەشەکردنایە لە کوردستان بیانوویەک بۆ ئەوەی کە خەباتی مەدەنی لە ناوە وەسڵکەن بە جێگایەک حیزبە سیاسیەکانە و بیانوێ سەرکوتیشیانکەن هەر حیزبە سیاسیەکانە بۆیە ئەو هەڕەشانە لەو بابەتەوە شتێکی بەردەوام و دایمیە کە کۆماری ئیسلامی دێمە سەر هۆکارە ناوخۆی و دەرەکیەکانیش وردیەکەینەوە شیئەکەینەوە کاک ئەنوەر نازانم تۆ لەو بارەیەوە شتێکی دیاری کراو لای ئێوە گەڵاڵە بوو بێ بەڵام دووبارە بیستین گوایە ئێران جۆرێک لە نیگەرانی هەیە و هەڕەشەشەکە تۆ ئەم پرسە ئەم پێش هاتە سەر هەڵدانەوەی ئەمە ئەبەستی تۆ بە چۆ چونکەوەی ئێمەمان بینی ڕاستیەکەی و بەردەوام لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش گفتوگۆ قسەمان کرد بێ ئەوەی پێیوەست بوو بێ بەلایەنە با بڵێن لایەنە ئەمنیەکانی ئەو ڕێکەوتن ئەمنیەوە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە نزیکەی هەمویان جێبەجێ کردووە. زۆر سپاس بۆ تۆ کاک حەسەن. وڵا لە ڕاستیە کاک ڕەنج ئەوەی کاک حەسەن وتی بە نەزەری منیش کێشەکە ئەوەی کە ئەو لەو ڕێکوتنامە ئەمنی کە لە ئازاری 2023 بینی عێراق و ئێران بە ئاگاداری هەرێمی ئیمزاکراوە پێوەستی بووە بە ڕاگواستن و چەککردن و دوایش ئەگەر پێویستکە بە ناردنە دەرەوەیان بە وڵاتی سێهەم ئەمانە داواکاری بۆ ئەوەی زۆرتریش کە لە چوارچێوەی سنوورەکانی عێراق شەداوای کردو کە دیواربەندێکی 200 کیلۆمەتری لەژێر کامێرای چاودێریە جێبەجێ بکرێ بەڵام لە ڕاستیە ئەمانە بەشی زۆری نەک جێبەجێکراوە و هەر پێشتریش ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان مەترسی نەبووە لەسەر سنوورەکان وە کێش و گرفتی دروست نەکردووە بەڵام ئێستا کە دیسان دانیشتنی ئارەزی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی کۆماری ئیسلامی ئێران هاتوتۆ بەرباس لەزەمین زۆرتر پەیوەندی هەیە بە ئەو ڕووداوانەی کە لە ناوچەکەی ئەڕوەتەن کۆماری ئیسلامی ئێران ترسی هەیە لەوەی کە ئەو ڕووداوانی کە لە سووریا ڕوویداوە بە تایبەتی پاشەکشەی خۆی لە سووریا و تێکشکانی هیلالی شیعی لە سووریا لوبنان و ئەو دیزاینەی کە دراوەتە دەست ئیسرائیل لە منتقەیە بە پشتیوانی بەریتانیا و ئەمریکا زۆرتر هەژمونی ئیسرائیل لە منتقەکەیە بسە پێ و لەم بارەیەوە دوو مەترسی هەیە مەترسیشانەوەیە کە ئەمریکا و ئیسرائیل جددین لەسەر هەڵۆشانەوەی حەشتی شعبی بە واتایەکتر لەسەر تێکشکاندنی یەکێکی تر لە پێگەکانی ئێران لە ناوچەکەیە لە خۆرڵاتی ناوەڕاست یعنی عێراق بەەوە پاشەکشەیەکی زۆرترەکە ئێران دووهەم هەمیشە ئێران گومانی هەبووە لە هەرێمی کوردستان کە خۆشە دەزانی بەردەوام بنکەی موسادی ئیسرائیلی لێیە و دوو جاریش بردومانی هەولێری کردو بە موشکی گەورە و ماڵی دوو سەرمایهداری گەورە بە بیانوویەک هێزە ئیسرائیل و دەستگای موسادی ئیسرائیلی لە هەرێمی کوردستانە ئێستا بە نەزەری من ئەم فشارانی لەسەر هەرێم خاڵی ڕاستەوخۆی پەیوەندی هەیە بە ئەو گومانانەی کە هەیەی هەرێم نەبێتە جێگا و پێگە و مووقعیەتێک کە ئیسرائیل و ئەمریکایانەوێ بەکاری بێنن لە داهاتووە چ بەرامبەر عێراق
وە چ بەرامبەر ئێران لەم ماوەیە جێگری وەزیری دەرەوەی ئێران بوو پێم وابێ لە هەولێر بوو لەگەڵ کاکنێشیروان بارزانانی سەرۆکێرەمی کوردستانیش دانیشت یعنی و ئەو دڵنیایش دووبارە درایەوە بە ئێران کەرمی کوردستان نابێ بەم مەترسیە بەڵام وا دیارە ینی هەر بە خودی هاتنەکەی سەردانەکەی ئەعرەجی کۆبنەوەی لەگەڵ وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان بینینی مەسعود بەرزانی هەموو ئەمانە دیارە ئاماژێکی دیاریکراو هەن بۆ سەرباری ئەم هەموو با بڵین دڵنیادانەوەی هەرێمی کوردستان بۆ ئێران هێشتان بەدگومانی یەک شتێکی لەو بابەتە هەیە لە ڕاستیا ئێران نەیتوانیوە مەسەلەن دۆستایەتی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان تەواو سابت کە و تەواو خۆی یەکلا بکاتەوە لەو گرفتانەی کە بەردەوام لە نێوان بەغدا و هەولێر هەیە بە تایبەتی لەسەر موسەلەی موچە مەسەلەی نەود لەسەر سۆر کەیسی ئابووری لەسەر کەرکووک هەمووانە بە جۆرە لە جۆرەکان فشاری کۆماری ئیسلامی ئێرانە لەسەر هەرێمی کوردستان خۆی ئەڵێ من دۆستایەتی هەرێمی کوردستانەکەم بەڵام لە واقعدا دۆستایەتیکردن ئاوانیە مەسەلەن هەر شەش مانگجارێک تۆ موشک بارانی شارێک بکەی و هەرەوەی کە تورکیایی کا تۆژێکی بۆ مەسەلەن بردومانکردنی ئۆردوگاکانی زڕگوێز و شوێنەکانی تر و ئەو هەموو فشارە لەسەر هەرێمی کوردستان نظری من ئەوە دۆستایەتی نییە بەڵام خۆ لە حقیقەتیشدا یعنی وەک واقع هەیە کاگرانجەوەی کۆماری ئیسلامی ئێران بەشێک لە حقیقەتی تایەوەی کە ئۆپۆسیۆنی ئێرانی لە هەرێمی کوردستانن واقعەن زیندون یعنی و لە هەموو ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیەتە پێشەوە کاریگەریەوانی بەسەرەوەیە چ لە شۆڕشی ژینا و چ لە ئەو مانگرتن و ئەتسامە عمومیانەی کادرێ بێگومان لەژێر کاریگەریە بۆیە جگە لەوەی کە ئەو لەو ڕێگڕیشە کۆمەڵایەتی ئەو ئەحزابی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانە ترسێ لە هەمان کاتەوەی کە پێم وتی ئەو هەڕەشانەی کە بەردەوام ئیسرائیل و ئەمریکاییکەن و ئەو ململانیانەی کە لە نێوان ئێران لەلایەک و ئەمریکا و گروپی پێنجایدێک و بە ئیزافی ئیسرائیلی هاتووتەکە ئێران ئەزانێ لە داهاتووە ئەگەری ڕوبەڕووبوونەوەیەک هەیە و ئەم ئەگەری ڕوبەڕووبوونەوەیە مووقەیە کە پێی وایە جێگە و پێگەی ئیسرائیل و ئەمریکایە شوێنی هەرێمی کوردستان ئەمانە مەترسی لەسەر وردیەکەینەوە ڕاستیەکەی هەموومانە کاک حەسەن باسمان کرد عەرەجی لێرەیە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراقە بە دڵنیاییەوە لە ڕووی ئەمنیەوە پێگەیەکی گرنگە بۆ عێراق وەکو دەوڵات وەزیری ناوخۆی ئێرانیش بە هەمان شێوە لە بەغایە پێتان وایە ینی باسمان کرد و هەموومانە ئاماژەن بۆ ئەگەری نیگەرانیەکی دیاری کراو بەڵام ئەپەڕێتەوە بۆ هەنگاوێکی دیاری کراو تایبەت بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیان پرسێک لەو بابەتەوە من ئەوە ویستیشت بیبەستیتەوە بە کۆمەڵێک هۆکاری هەم ناوخۆی هەم دەرەکی ئەوە شڵۆ بکە من پێم وابێ بۆ ئێرە زۆرتر هۆکارە دەرەکیەکانە ئێستا لە حاڵی حازرە ینی مەسلەی ئەسڵیەکە ئەوەیە کە دوای ئەو شوێنانێک کە باسمان کردن لوبناان و فڵستین و یەمەن و سووریا بە باوەڕی من بە معنایەک نوێرەی عێراقا نوێرەی حشتی شعبیە ئەو ئاماژانش ئەوەمان پێ دەڵێت ئەوە چەندانە بانکیان ئەمریکا حساری خستە سەریان کە دلاریان پێ نادات زەختی هێناوە دەبێت نەوتی هەرێمی کوردستان کە چەند ساڵە ڕاگیراوە و دەزانین کە عێراق زەختی هێنا بۆ تورکیە و ڕایگررت و نێهێشت ئەمریکایەکان داواکەن کە ئەو نەوتە دەبێت ئازاد بکرێت و بڕوات و ئەو بێت ڕەهبەرانی حشتی شعبی 14-15 کەسیان خرانە لیستی حساری ئەمریکا و هەمووی ئەوانە بۆیە پێگەی ئەسلی کۆماری ئیسلامی بەغایە و لایەنی شیعەیە لایەنی شیعەکان زۆرینەن لە عێراقا و ئەوان دەسەڵاتی کۆماری ئیسلامیان پاراستووە لێرە یەک دوو پردی پەیوەندی نێوان لوبناان و فەڵەستین و شوێنەکانی دیکە و سووریەش عێراق بووە ئەم پردە پساوە ئێستا ئێران لە حولی ئەوەدایەکە لە سووریە تەداخل بکاتەوە لە حولی ئەوەدا شیعەکانی سەر بە بەشار ئەسەد زیینو کاتەوە هەوڵەداد لەوێ و ڕێگای بدۆزێتەوە بۆ لوبناان لە لوبناان تیارەکانی ئێرانیان ئیجازە پێ نەدا بنیشێتەوە بۆیە بە باوەڕی من ئێستا لە حاڵی حازرا زۆرترین شەڕێکە کۆماری ئیسلامی دەیکا شەڕ لەسەر پاراستنی حشتی شعبیە شەڕ لەسەر پاراستی ئەو پێگەیە کە لە ناوچەکە جارێکانە بۆی ماوەتەوە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەم کێشەدا بیانوین ئێمە ئەسلی مەوزوعەکە و ئەسلی شەڕەکە لەگەڵ لەسەر بەغایە لەگەڵ ئەمریکایە و لەگەڵ ئیسرائیلە واروەها نیگەرانە ئەم لایەنەی کاتوەتە سەرکار لایەنی سونیە ئەم لایەنە سونیە کە ئێستا لە سووریە هاتووەتە سەرکار ئەمە پەل بەهاوێ بۆ ڕوو بۆ ناو سونەکانی عێراق و
و کێشە قوڵ بێتەوە لە ئەگەری قوڵبوونەوە ئەو کێشانەدا جارێکی دیکە مەسئلەی کورد وەکو جاران نامێنێتەوە مەسئلەی کەرکووک وەکو جاران نامێنێتەوە هەمووی ئەمانە ئەو بیانوادا بەدەست کۆماری ئیسلامیەوە کە زۆر نیگەران وێ لە وەزیەتی عێراق و لە دڵی ئەوەشدا ناوخۆی کوردستانیش کە ئێران زۆر شڵەژاوە لە باری ئابوووریەوە لە باری بێئەرزشی تمەنەوە لە باری بێکاریەوە لە باری ئەترازاتێکی ڕۆژانە کە لەو کۆمەلگایەدا هەیە و کوردستانیش گوڵی سەرتۆپی خەباتی چەند ساڵی ڕابردوو بووە لە دژی جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی نیگەرانە ئەو نەورۆزەی کە ڕوبەڕوومانە بێ بە نەورۆزی ڕاپەڕین هەروەکو چۆن نێرێش لە ڕاپەڕین لە 92 لە نەورۆزێکدا کۆماری ئیسلامی زۆر لە ماترسێ بۆم هۆکارانە بۆیەکانە حیزبەکانی کردووە بە ئامانزم وەڵاهی هەندێک پرسی دیاریکرااو لای من دروست بوو لەسەر ئەمانە پێش هەموو شتێک یەکەم باوای دانین با بڵێن عێراق ناچارە ئەم شەڕە بۆ ئێران بکە بە حکمی با بڵێن نزیکی تایفی و ئەمانە بەغداد عمقێکی استراتیژیە بۆ ئێرانەوە بە دڵنیاییەوە بە پێچوانەشەوە بەڵام کوردستان بۆ ناچارە ئێمە هەرێمی کوردستان بۆ ناچارین با بڵێن ئەم بیانوە بۆ ئێران بکەین بە جۆرێک لە کارتی فشار لەسەر ئێوەمانان من پێم وابێگە ڕۆژ ئەگەر باشووری کوردستانەوە بکە هەڵەیەکی گەوراکە کردوێتی گلەیشتان لیان هەیە ئەنگلیمان لیان هەیە بەڵام دەبێ ئیدامەی نەدا چونکە ئەو وەختەی کە دەیکرد کۆماری ئیسلامی هێزی سەرەکی بوو بۆ معنایە لە عێراقا و لە ناوچەکەیە و خۆیان دەیان کورد 5 دانە پێتەختی وڵاتەکانمان پێ ئیدارەیەکەین ئێستا لەو 5 تەنیا خۆی پێماوە ئێران وەکانت دلیلێک نییە مبەڕەیەک نییە ئێستا بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بیاوێ ئەو سیاسەتەی کە تا ئێستا ئیدامەی داوە بە قسەی جمهوری ئیسلامی بکات چونکە حکوومەتی هەرێمی کوردستان تاریخەمیش لە 92ەوە کە ڕاپەڕین کراوە دراستە لەگەڵ ئێران و تورکیە و عێراق و ئەوانە مەعاملە و پەیوەندی بوو بەڵام لەبەرەی ئەمریکایە بووە لەبەرەی ئەو لایەنەیە بووە کە خۆیان پیان و تو هاوپەیمانان ئێستا درێژەدان بەوە بە قازانجی هەرێمی کوردستانە هەتاکو نەبسێتە بەرەی کۆماری ئیسلامی و لەم کێشمە کێشانەی کە هەیە بێجگە لەوە کۆماری ئیسلامی تا سەر ئێسقان لەگەڵ تورکیە دژ بە مەسئلەی کوردن ئەم دوودانە وڵاتە هەتاکوونێ وەک دوو زلهێز بمێننەوە هەتاکوونێ لەوێ ناسیۆنالیزمێکی تۆخی تورک لێرەش ئیسلامێکی بنیادگەرای شیعە لە دەسەڵاتە بن خەڵکی کوردستانیش لەم خۆشی بەخۆیان و لە هیچ بەشێکە خۆشی و ئاسایش بەخۆیان و نابین ئەوەیش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندی خەڵکی ناوچەکەی بەگشتی لە بەرچاو بێ هەتاکوونێ ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەتی دێمەوە هەندێک پرسی دیکەش بە وەردی باسەکەین کاگە نۆر ڕاستیەکەی لەم نێوەندەیە عێراق و هەرێمی کوردستانیش بە دیاریکراوی چیان بەرامبەر بەم فشارانەی ئێران پێکرێت جا فشارەکان بیانوەکان حەقیقینین ئەمایان پرسێکی دیکەیە بەڵام کاتێک ڕەوشێکی دیاریکراوی ئالۆزە وڵاتێکی دیاریکرا و جۆرێک لە فشار جۆرێک لە داواکاری بۆ عێراقێک کە بە نزیکەی سیاسەتەکانی بەدڵنیاییەوە لەلایەن ئێرانەوە فشاری زۆری لەسەرەوە هەندێک جار دیاری شەکرێ و ئێمەش لە هەرێمی کوردستان وەکو خۆتەزانی زۆر جار لە ژێر فشارەکانی ئێران و تورکیا بووین لەو نێوەندەیە چۆن نەتوانین چیمان پێ ئەکرێ بۆ خۆ دوورگرتن لە ئەو فشارانە و نەچوونە ژێرباری لە ڕاستیە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کەم و زۆر ئەوەندەی کە لەو دانیشتانەیە هەڵوێستەکانیان خراپ نەبووە تا دەورانی پێشووتریش زۆر جار خۆیان نەداوە بەدەستەوە بە بیانووی ئەوەی کە باشە ئەم کەمپەڕا گوێزین و کە ئەوە ئەەکەین و ئەوە ئەەکەین و کەم و زۆریان کردو نیان کردووە خۆی لە ئەسازا نابوو هیچی بکەن بەڵامەوەی کە جەنابی شدوتر لەژێ فشاری تورکیا و ئێرانە ئەو سنوورە پان و پۆڕی کە هەیە لە نێوانیانە و کاریگەری ئێران لەسەر عێراق و پەیوەندی نێوان هەولێر و بەغا وە دروستکردنی کێشا و ئەوەی کە دەستیشی نەپاراستۆ لە مەسە موشک باران و دروستکردنی کێش و گرفتی زۆرەوە بە نظری من بەشێکێتی بەڵام قسەکەەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە داوای کردووە لەم هێزە سیاسیانە ئەمان بە زۆر بە ئیجابیانە جوابیان داوەتەوە مەسەن تویانە سنوورەکان مەبەزێنن ئەمان تویانە بەسەر چاو مەسە خەباتی چەکداری بخەوێنن تویانە بەسەر چاو مەسەلەن کێشە و گرفت دروستمەکان بەسەر چاو ئێستا شوێنیمانەوەیان شوێنیمانەوەیان پێگۆڕیون باشە حکوومەت هێرێمی کوردستان بۆ ناتوانێن بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان بکە خۆ پێشیان نەڵێن بە جۆشیان ناکەن ینی حکوومەت هێرێمی کوردستان ئەمانیش ئەمە بکەن ینی بگاتە زروف و زمانێک ئەمانش بڵین کاکە گیان خۆتان فەرمو ئۆردوگاکان داخان خەڵک ئەگرن
يعني نابێ يعني جارێ ئەزانی پارادۆکسەکە چێکاکرن پارادۆکسەکە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە دروستبوونیەوە تا ئێستا بانگەشە و ئیدیعای هاونەتەوەی بوون و کوردستانی بوون و ناسیۆنالیز بوون و پشتیوانیکردن لە خەباتی ئەم پارچانەکە ڕۆژانە ئەمە دووباراکەنەوە بەڵام کاتە یەتە سەرەوەی کە فشارێکیکەن ئەم دوو دەوڵەتە ئەمانەڵەن کاکە چی بکەین یانی دەسەڵات نێ باشە چیەکەی لانی کەم ئەگەر ئەمەژەکەی وڵامی خواستەکانی ئەم هێزانە چییە؟ ینی لانی کەمە بێ ئەمە بە احترامەوە بێ ناکەم و ڕۆژ هێزێک بەریتە سەری و لۆری یەکبەری بڵێ فەرم و ماڵەکەتی تێکە و بە زۆر بت بەمیانت بم یعنی قسەکەەوە یەکە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە ئەزانی زۆرە بێ بەرپرسیارانەکە یەکیان بە خااتری ئەم دیعانەی کەیکا دوو هەمیش بە خااتریەوەی کاکە ڕۆژانێک ئەم هێزانەی کە ئێستا حاکمیەتان هەیە لە کوردستانی عێراق یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان لەو دیو بوون لەلایەن ئەم هێزانە و لایەن خەڵکی ئەم هێزانەوە خزمەت کراوە ئێخۆم هێزانەی کە لێرەڕێن کوڕکچەکانیانی چیان ئەو خانەوادان کەوان کە پێشتر خزمەتی ئەم شۆڕشایان کردووە نابێ ئەمە لەبەر چاو بگری تۆ مثلەن هەر قسەیە بکرێ و تۆ فشارێک بکەی و خەڵکێک بگری و ئازیەتی بکەی ئەمە بۆ ئەمە لە داهاتووی بۆ داهاتووی ئەم ئاڵوگۆڕانی ئەم منتقەکە کە ڕۆژەڵاتیش لە زمانی ماڵوگۆڕانەیە کە ئێستا پارچەکەگەنۆر کاک حەسەن وتی هیچی تازەمان نەبیستەوە بە فەرمی هیچی وامان بۆ نەهاتووە با بڵین بەڵام پێ نەگوتراوە بەڵام دیارە شتێکی دیاریکراویش هەیە بە هاتنەکەی ئەرەجی باتنی وەزیری ناوخۆی ئێران پێت وایە شتێکی دیاریکراوی دیکە ڕۆژانەیە پێم وایە جارێ ئەوەی کە هەیە ینی لە سێنزەی شوبات سەردانی ئیبراهیم کاڵن بۆ ئێران و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسی ئەنجومەنی باڵای ئەمنی قەومی ئێرانی و لەگەڵ وەزیری دڵات یەکێک لە ئامانجەکانی یەکێک لە ئامانجی سەردانەکەیەوە بۆ کە احتیوای ئەم بارودۆخە بکەن کە لە منتەقەیە گوزارەوە بە زەرری هەردووچیانە و ئیبراهیم کاڵن فایلێکی خسۆتە بەردەست ئێرانیەکان کە کاکە ئیسرائیل لە منتەقەکەیە زۆر بە قووەت بووە بە تایبەتی دۆستایەتەکان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان جێگای مەترسیە بۆ ئێوەش کە ئێوە دۆستی پارتی کرێکارانی کوردستانن دامیەکەن ئەبێ بە هەردوو کلامان ئەمە جاوە دیارە ئۆپۆزیسیۆنی ئێرانیشی تێوە گلێنرێ کاکە و ئیسرائیل لە منتەقەکەیە و ئەمریکا جددیە و ئەو هەڕەشانەی کە لەسەرمانە هەردووکمان زیاترە گرێتەوە و حقیقەتیشی تایە حقەتەکەی لەکوێ حقەتەکەی لەوەیە کە ئەو دیزاینەی منتەقەکە کاک ڕنج ئەگەر پێشتر بەدەست ئێران و تورکیا بۆ ئێستا درراوە بە ئیسرائیل و عەرەبستانی سعودی لەبەرەوە هەردووکیان زەرمەندن وێ بە نظری من سەردانی ئەم جارەی ئارەزی جیاوازیەکەشی لەوەیە کە ڕاستەخواتۆتە لای بەڕێز مەسعود بەرزانی پەیامەکە ئەوەیە کە ئەگەر وا هەستەکەم ئارەزی و توێتی کاکە ئێمە لەگەڵ وەزیری داخلی دانیشتوین لەگەڵ ئاسایش سلێمانی دانیشتوین لەگەڵ یەکێتی پارتی دانیشتوین داواکاریەکانمان جێبەجێ ناکەن لەبەرەوە ئەرکی تۆیە کە مەسەلەن ڕایەن سپێری کە ئەمە جێبەجێ بکەن و ئەم کەمپانە ڕاگوێزن و چەکیان بکەن و هەر شتێکی تر بۆیە پێم وایە فشارەکەی ئێران جددیە بەڵام ئەوەی کە بە نەتیجە ئێمە دەستمانەکەوێ ئێمە بێ بزانین هەڵوێستی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ هیوادارم نستنە ژێرباری ئەم داوایانەوە. کاک حەسەن لە چوارچەوەی ئەوەی کە لە ناوچەکەی گوزەرێ و پێشات و فشارەکانی ئەمەی ئێرانیش هەر پەیوەست بێ بەوەوە بەستمانەوە بە هەندێک کۆکاری ناوخۆی و دەرەکیشەوە ئێران ئەکرێ لە ماوەی داهاتووە وردە بکەوێتە جۆرێک لە سیاست و دانوستان و گفتوگۆ و ئەگەری هەڕەشە و هێرش و هەموو ئەمانە هەن بە دوای کارتی دیاری کراوە ئەگەڕێ هەستەکەی مەسەلەن لەو چوارچەوەی ئەوەی کاگە نۆریش باسی کرد سەردانەکەی کاڵن بۆ ئێران و باسکردنی ئەو بە ناو مەترسیانەی کە خۆیان ئیتردێکی ئەدەنەوانێ ئێوە ببن بە جۆرێک لە کارتەکانی بێنە و بەردەی سیاست و هێرش و هەڕەشە لە ناوچەکەیە مەبەستم حیزبەکانی ڕۆژڵاتی کوردستانە ناوچەکە زۆر لە ئاڵ و گۆڕایە ینی پێشببینی ناکرێت چیە بێت هەم لە لایەکەوە ئەو فشارانەی کە من لام وایە ئەمریکا لە دوو ئاستا زەخت دێنێت و نەهایەتن دانێکیان دەباتە پێشەوە یەکەمی ئەوەیە کە لە بواری ئابوووریەوە ئەوەی کە ترامپ پێی دەڵێت سڵح دەبێت سڵحکەین و ئێران بێتە سەر مێزی مزاکرە و بەڵام پێشەرتەکەی چییە؟ پێشەرتەکەی ئەوەیە کە بەرنامەی ناوەکی ئێران نەمێنێ موشەکە دوور هاوێژەکانیشی دەبێ نەمێنێ ینی کلکوباڵی ئێرانیان لە دەرەوەی ناوچەکە کردووە دەیانەوێت لە ناوخۆی وڵاتەکەی شابیکەن ئەمە خاڵێکی ئەسڵیەتی ئەگەر ئەمە نەبێت هەر ئەو ماوەیە کە مەجای دا بە ئیسرائیل ئەو موشەکە سەنگەرشکێنەکانی دا بە ئیسرائیل کە تا ئێستا پیان نەداوە ئەمە لە خۆڕایی نییە
ئەمە نەبوو عەرەبستانە نەبوو سووریە نەبوو عێراقە بۆ هیچ شوێیەک نییە ئەمە لە دژی بەرنامەی ئەتۆمیەکەی ئێرانەکە پیانداوە ئەم دوو شتە یا سڵحێکی تەسلیمبوونی ئێران یا لێدان لەو ناوەندە هەستەیەکانی ئێران بە باوەڕی من لە دەستوری ئەمریکا و ئیسرائیلدا هەیە ئێرانیش خۆ ئەوانە ناشارێتەوە لە دڵی ئەمەدا هەموو شتێکی تر ممکنە ڕووداوەکانی ساڵی 91 لێرە بوو بەهۆی ڕاپەڕین و ئەو وەزیەتەی کە بەسەر سەدام حوسێن هات و ئەم زروفەی کە کراوە لە کوردستانی باشوورە وێ مەسەلاوە نیە وەکو کارتێک ئێمە بەکاردێنن طبعاً ئێمە وەکو خۆمان لایەنێک ببین بە کارتی هیچ لایەنێکە بەکارمان بێنێ بەڵام ناچار بوون بۆ ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان وەزعەتی هەرێمی کوردستان بپارێزن بەردەوام بە جۆرێک لە بەرپرسیارەتیەوە مامەڵەتان لەگەڵ هەر پێشارتێکا کردووە سەرباریەوەی کە بە دڵیشتان نەبوو بێ پێشتان خۆش نەبوو بێ من لەو چوارچێوەیە مەسەلەن باسی ئەوم کرد کە ببن بە جۆرێک لە کارت بەدەست ئێرانەوە کە ئەمە بەرامبەر بەمە مەبەستم ئەوە بوو پرسێکی دیکەش بە دیاری کراوی یعنی لە چوارچێوەی فشارەکان لە سەرێران و با بڵین دۆخی ناوچەکە لە بەرامبەر ویستە ئێرانیەکەیە ویستێکی دیکە هەبێ وەکوەی کە کاگەنۆر باسی کرد بۆی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستیەکەی نەک کەمپ نشین بکرێن بەڵکو ئامادە بکرێن بۆ هەر گۆڕانکاریەکی دیکە بە دیوەکەی دیکە زانی ئەوەی کە بە حیزبەکانی ڕۆژهەڵات دەگەڕێتەوە حقیقەتی ئەوەیە کە جێگە و پێگەی حیزبەکانی ڕۆژهەڵات بە بارەگاکانیان لێرە هەڵناسەنجێندرێ ئەسلی ئەمە لەواقع نوکی کێوێکی یەخە ئەمە ئەو نوکی کێوەکەین ئێمە ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ کێوە یەخەکە ئەو کێوە سەوۆڵەکە لە ناوخۆی کۆمەڵگایەیە وەختی ئێمە لە شۆڕشی ژیناوە تا ئێستا 5-6 دانە مانگرتنی گەورەمان لە کوردستانی ڕۆژهەڵات تا بانگەواز کردووە و بە ملیێن خەڵک جوابیان داوینەوە وەختێک کە داوای هەر داوخوازی لەو خەڵکاکەی گوێمان لێەگرن وەختێک کە ناڕزایەتیەکان بە قسەی حیزبەکانەکەن معنای ئەوەیە کە بوونی حیزبەکان لە دەرەوە تەنها دڵخۆشیەکە بۆ خەڵکە هیچی کە نییە خەباتەکە لە ناوەیە کۆماری ئیسلامیش ئەوە دەزانێ کۆماری ئیسلامیش دەیەوێت بڵێ ئەوەی کە هەیە لە ناوە نییە لە دەرەوەیە بۆیە زەخت دێنێ بۆ حیزبەکان بۆیە لە دڵی ئەم وەزیەتەدا ئێمە لە باشووری کوردستان کاگەنوەریش ئاماژەی پێکرد ئێمە فرسەتین ئێمە بربەست نەبووین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە یارمەتی دەربووین لێرە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە دڵی ڕووداوەکانە ئەو هەموو بەڵاو موسیبەی هاتوێتە پێشەوە دەواازەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە بە ڕووی باشووری کوردستان ناکراوەتەوە پێشگەلەوە دەورانێک ئەگەر ئەمان ئێستا دەسەڵاتدارن ساڵی 1970 ئێمە دەسەڵاتدار بووین کاگەنوەر ئاماژەی پێکرد لە کاتی دەسەڵاتداریە ئێمە ماڵەکانمان بەڕووی هێزەکانی پێشمەرگی کوردستانی باشوورا کراوەتەوە بۆیە ئێستا ئەوان دەبێت دەرک بەو زروفە بکەن ئێران دەگۆڕدرێت لە 100% پێتان دەڵێم دەگۆڕدرێت ناڵێم ئێستا ئەمریکاچون ئێران بۆ خۆی تووشی بنبەستە ئەو قسانەی کە ئەمڕۆکە لە ناوخۆی ئێرانە بە کۆماری ئیسلامی دەڵێن ئێمە ئۆپۆزیسیۆن پێی ناڵێن لە ناوخۆی ئەم وڵاتە دەدەڵێن سەرچاوی گەندەڵی عەلی خامنەییە سەرچاوی گەندەڵی سوپای پاسدارانە ئەمانە بۆ خۆیان تووشی هەمووی ئەم باڵاو موسیبەکانە هاتوون حەسەن کاگەنۆر پرسێکی باس کرد لە چوارچێوی سەردانەکەی کاڵن بۆ ئێران و بەستنەوەی ڕاستیەکەی هەموو و پێشاتانەی کە هەن ئەوەی کە هاوکێشەکان دراونەتە دەست ئیسرائیل بۆ ئەوەی وردە دووبارە جۆریان بکاتەوە لە ناوچەکە و لەو نێوەندەشان باسی پەکەکە هەم باسی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشی کرد بێ ئەم نیگەرانیە لە تورکیا ئەبینرێ ینی لە ماوەیەکی باشە نیگەرانی ئەوەی کەیتر ئیسرائیل خەریکی ئەوەی بە هاوکێشەکان دووبارە جۆرەکاتەوە ئەمە ڕوونە ئێرانیش هەمان تێگەیشتنەکەی تورکیای بۆ دروست بووە لەبارەی ئیتر قووەتی ئیسرائیل بۆ دووبارە کێشانەوەی هاوکێشەکان لە ناوچەکەیە زانی کێشەی هەرکەم لەم وڵاتانە هەم کێشەی بەرژەوەندیان هەیە لەگەڵ یەکتری مەسلحەتیشیان هەیە بەرژەوەندی جیاوازی ژیان ئێران و تورکیە بەڵام هەموو وڵاتەکان وان ئەمریکا لەگەڵ رووسیە وایە لەگەڵ سین وایە لەگەڵ یەکێتی ئوروپا وایە ئەمانش بە عنوانی دوو زلهێز لەسەر مەسئلەی کورد ئەوە تەوافقیان هەیە لەباری ئاینیەوە دوو شاخەی جیاوازن لە بنیادگەرایی شیعە و سوننەکە ئێستا ئاکپارتی نوێنەرایەتی بنیادگەراییەکە کە داعش و القاعدە و چی ئەوانی لێ دروسە بێت ئێران نوێنەرایەتی لایەنی تندڕەوی شیعاکات کە ئەو هەموو جنایەتەی لە شوێنەکانی کەیە کردووە بەڵام لەسەر ئەوان ئێستا لەسەر مەسئلەی ئیسرائیل بە باوەڕی من هەردووکیان ترسیان لێ نیشتووە هەم
ئێران ترسی لێ نیشتووە لەوەی کە ئیسرائیل شەڕیشیان کردو ئاخر لە دوای شەڕی ئێران و عێراق تەنیا وڵاتێکە لە ئێرانی داوە ئیسرائیلە ئیسرائیل بە موشک لی داوە ئیسرائیل بەشی هەوایی ئێرانی فەلج کردووە خۆیان نایڵێن ئەمڕۆ کە وردە بڕێکشت دەڵێن دروستمان کردووەتەوە ئەوە دێمە سەری ڕاستێکی کاک حەسەن پرسێکی گرنگە چونکە مادەم ئێمە زۆربەی لێکدانەوەکان بەرە ئەوەن کە ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران نزیکە بزانین دۆخی بەرگری ئێرانیش ڕاستیەکەی لەکوایە و ئێوە ئەگەر شتێکی دیاری کراو لەو بارەوە بزانن حەزەکەم پێم بڵێن کاکە نۆر ئەم ترسەی تورکیا لەوەی کە پێشهاتەکانی تر وردە بەدەسوخەتی ئیسرائیل لە نووسرێنەوە و ئەم بە مەترسی بۆ خۆی ئەبینێ و پەکەکە و هێزەکانی ڕۆژهڵاتی کوردستان و چێ بۆ لای ئێران ومانە لە تورکیا پرۆسەیەکی هێناوەتە ئارا ناونراوە پرۆسی گفتوگۆ لەگەڵ ئیمرالی باشە ئەمیان تا چەند پەیوەستە بە پێشهاتە ناوخۆیەکەوە ئەمە یەک دوو بۆ لە ئێران هەمان جوابدانەوە بە هەمان شێوە بۆ پرۆسەیەکی گۆڕانکاری لەم شێوەیە نییە بۆی ڕاستیەکەی لە بری ئەم مەترسیە ئەمنیە ئەم تێگەیشتنە ئەمنیە بۆ حیزبەکانی ڕۆژهڵاتی کوردستان بکەوێتە دۆخێکی دیکە لەگەڵ حیزبەکانی لەگەڵ ئۆپۆسیۆنا بەگشتی ئۆپۆسیۆنی ئێرانی دەداین کاک ڕەنج ئاماژەکان ئەڵێن کە ڕووداوەکانی 8 دیسەمبەری ڕوخانی ڕژێمی بەشار الئەسەد دیزاینەکەی ڕاستە دراوەتە ئیسرائیل بەڵام تورکیا بەشدار بووە و ئاگادار بووە و کارکتەرێکی سەرەکی ئەو بابەتەش بووە بۆیە پرسی پرۆسی ئاشتی لە تورکیا لە مانگی دەوە دەستی پێکردووە لە سەرزاری دەوڵەت باخچەلیەوە هۆکارەکەشی ئەگەر بگەڕێنەوەیە کە ئەوانەیان زانی ئەم ڕووداوانی سووریا ڕووەدا وە کورجێکە و پێگە و موقعێتی شێبێ و ئیسرائیل دیزاینەکەی بەڕێوە بە بۆیە زووتر هاتن دەست پێشکەریان کرد ویستیان ئەلەو مدەتەیە بتوانن ئۆجالان ڕازیکەن بۆی کە قسەیە بکە کەمترین ئیمتیازن بەڵام کە ڕووداوەکان درێژەی کێشا و ئەوەیان بۆ نەکرا دەرەنجام ئێستا گەشت بە نظری من تورکیا لە دوو فاکتەری ئەساسی ئەترسەیەکیانەوەیە کە هەستەکە گومانێکی هەیە یا هەستەکە شتێک ئەزانێ ئەوەی کە بارودۆخی کورد چانسێکی هەیە لەو منطقەیە بە تایبەتی لە ڕۆژاوە باکووری کوردستان و هەندێکی ژەڵێن ئەو پرۆژەیە کە هەیە دیگە لە ڕۆژاوە مەسەرەن هاتای و قارس و ماراش و ئەوانە ئەکەوێتە سەر ئەو سنوورە جوگرافیایی کە ئێستا بەدەست هەسەدەوەیە و ئەمانەگەیان نەسەر دەریا بۆ بە تایبەتی کە ئەمە پرۆژەی ئیسرائیلە و پرۆژەی داوت کە بەشێک لە خاشی تورکیا وەرەگرێتەوە تورکیا پێم وایە ئەمە یەکێکە لەوانە نیگەرانە لەوەی کە حتمما شتێک بۆ کورد جا تۆ پێم بڵێ ئەمە نیگەرانێکی منطقیە یان ڕاستیەکەی تورکیا دروستی کردووە بۆ ئەوەی بەشێک لە ویستە داگیرکاریەکانی خۆی لەسەر ڕۆژاوای کوردستان و سووریا ڕاستیا پێم وایە بە مەترسی جددیە زانێ بۆچی وەختێک مەسەلەن دیقەت بە ئیسرائیل بەداگیرکردنی تەنها جۆلانەوە نەوەستاوە ئێستا لە جەبەل شێخیش ئەو منتخانەی داگیر کردەوە لە لوبنانی شوێنێکی تری داگیر کردو ناکشێتەوە و ئیمکانی زۆرە کە داوای سینا و غەزاکە لەو منطقێشەوە بۆیە پێیان وایە ئەو هەژمونەی کە ئیسرائیل لە منطقیایی بینێ بەخش خاکی ئەوانیشی بەرەکە ئەخر بەس ئیسرائیل دەستیەگا بەو شوێنانە بەڵام دەستی ناگا بە ئەو ناوچانەی کە لە ناو تورکیا باسمان ڕاستە دەستی خۆی پێناگا هەتا ڕۆژاوی کوردستانی ژێمە مەترسیەکانمانەوەیە کە ئەسڵەن بکشێنەوە ئەمریکا بکشێتەوە دۆخێکی ناجۆر بۆ ڕاستە دەستی خۆی تورکیاژەوە زانێ خۆی ئیسرائیل ئەگەر دەستی پێیناگا بەڵام لە پشتی سینناریۆکانەوە خۆی کە لە ڕۆژاوە ڕووەدا ئێستا بۆ معلوماتی جەنابەت پەیوەندی بە پەیوەندی ڕۆژ ئاوا و ئیسرائیل پەیوەندێکی بەهێزە و ئەوە کاریگەری لەو پەیوەندی لەگەڵ پەکەکەش هەیە بۆیە تورکیا ئستاز ئەگەر ئەم پرۆژەی داودیش جێبەجێ نەکرێت لانی کەم لەم بارودۆخی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە تورکیا زۆر ناڕەحەت و نیگەرانە و ئەمە دیفاکتۆیە ینی لە هەر حاڵدا بەخشانەوەی ئەمریکا ژۆک و مەزلوم عەبدیوتی ڕنگ نییە پرۆسەکە کۆتایی پێ بە تایبەتی کە خۆ دەزانی فەڕەنسیەکان و بە تایبەتی چەپی فەڕەنسی زۆر پشتیوانی لەم بارودۆخەکەن و ئەڵمانیەکان و ئیتالیەکان بۆیە ینی ئاسان نییەوە بۆیە بە نظری من تورکیایەکە خاڵی دووەمیشی ئەوەیە کە دوێنێش ئۆزگوڵ ئوزوری سەرۆکی جەهەپە ئەڵێ من بۆ هەڵبژارنەکانی داهاتوو خۆم کاندید دەکەم بۆ سەر کۆماری و تورکیایەکێکی تر لە نیگەرانیەکانی ئەوەیە لەم پرۆسەیە لە هەڵبژارنی داهاتووە جەهەپە بیباتەوە پرسەکە بە جۆرێک چارەسەرکە کە کەیسەکە لە دەستی ئەوان دەربێنێ بەڵام بە نظری من خۆشتان نزانن یعنی تورکی ئیمپراتۆرەتی عوسمانی
و دواتر دەوڵەتی ئەتاتورک و ئەردۆگان و ئەکەپە و حیزبەکانی تریش کاکە ڕنجنیان شادۆتەوەکەوان لەکوێ مەسەلەن لەسەر مانگیش بێ دژی کوردن و کوردی بەختەرەوەی کە لە گۆڕستانە جاوەی جەنابی شدوتت بۆچی مەسەلەن ئەم پرسە بە نظری من تورکیا تایە جددی نییە بەڵام هەست بە مەترسیەکە و ئەوانیانەیە وەکو نووسەرێکی توری گەڵێ ئۆجالان بێ داوای چەکدانانی پەکە شۆڕشە کۆتایی پێبێنن بەڵام ئەگە دیقەت بی لێدوانە دوو لێدوانە گرێگەکەی ئەم دوایی باڵی ڕاستی پەکەکە هەم جەمیل بایگ و هەم مراد قرێڵان بە تایبەتی مراد جەمیل بایگ وتی ئەگەر ئۆجالانیش لێدوان بە چەکدانان ئێمە ئەو جێبەجێ ناکەین بۆ ویستم ئەوەش بڵێم ئەوی کە توێڵی ئێرانیەکان بۆ ئەم پرۆسەیە دووبارە ناکەن و ئێرانیەکان خەریکن بە نظری من چەند ماوە لەگەڵ حیزبی دیموکرات خەریک بوون و کەم و زۆر ئەم پرسیان هەیە بەڵام هەرەوەیەکیانەیە ئەو مەترسیانەی کە لەسەریانە دوای بخەن ڕوونە کاک وەڵام ئەمی زۆ پرسم لە ئێوەش کاک حەسەن بۆچی ئەم مەترسیانەی تورکیا داش ئێران بە دڵنیاییەوە لای ئێران لای تاران نابێ بە فاکتەری گفتوگۆ لەگەڵ ئۆپۆسیۆن لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ئێوە لە کۆمەڵەن نازانم هیچ پرسێکی ئاوە دیاریکراو هەیە کاک ئەنوەر ئەڵێ لەگەڵ دیموکراتە گوایە جۆرێک لە گفتوگۆ هەبووە نازانمە گەشتێکی دیاریکراوتان وڵا هەروەی کاگەنوەر ئاماژەی پێکە منیش ئەوم بیستووە پێشگەلەوە لە بیرمان نەچێ ئێمە هەر لە دوای پرۆسەی وی کە ناویانە ئازادکردنی عێراق و هاتنی ئەمریکا بۆ ئێرە و ئەوە چەند جار خۆیان دوایی ئەوەیان وت کە لایەنەکانی هەم حیزبی دیموکرات هەم ئەو لایەنەی بەناوی کۆمەڵەوە ئیشەکەن ڕایەن گەیان کە لێرە هەر لە شاری سلێمانی وەختی خۆی لە دیمشق و لە ئۆسلۆ ئاشکرا بوو ئەو دانیشتانە بووە بەڵام بۆ ئێران تا ئەم کاتێش کە ئێمە بەیەکەوە قساکەین مەسەلەکەی یاریکردن بووە دەستگای ئیطلاعاتی لە هیچ جێگایەکە ناتوانێت بەرپرسی چارەسەری کێشەی سیاسی بێ داویانە بە دەستگای ئیطلاعاتی ئێران هاتوون هەرو کاری کە وەختی خۆی لەگەڵ سکرتێری حیزبی دیموکرات کردیان هەسملویان بردە قەتڵگاوەوە کێوم کارێک کرد سەحرا ڕوودی و دەمو دەستگاهای ئیطلاعاتی و ئەوە سڵح نەبوو ئەمەیشی کە لە ئوسلۆ کردیان هەر عینیشت بوو ئەوەیشی کە لێرە وتیان لە سلێمانی و لە هەولێر و شوێنەکانی کە کرا هەر ئەو دەستگا ئەمنیەتی و ئیطلاعاتیەیە کە ئێمە پێی دەڵێن داتەکاندنی زانیاری وەرنەوە کاکە خۆتان تەحویلدنەوە وڵاتی خۆتانە و جا کێشەمان چی ئەوای نەکەن ئێنا ئەو کێشەی کورد کێشەیەکی سیاسیە ئەو کێشە سیاسیە ئەگەر ئێران خەیاڵی بێ ساڵی 58 خومینی بڕیاری جادیدا لە دژی خەڵکی کوردستان خۆتا ئێمە بەڵێ 1970 سێ مانگ دوایەوە هەر خومینی بڕیاریدا کە سڵح بێ لە کوردستانە هەیئەت دیاری کرا بۆ دانیشتن و ئەوانە ژێر بەژێر نەبوو ئاشکرا بوو دارویشی فروهەر کە دوای خۆیان کوشتیان و خەڵکی لای منتەقەی لە ڕووکرماشان و ئەوانەیە بەرپرسی ئێتەکە بوو ینی تا ئەم لەحزەی ئێران بە هاوکێشەیەکی سفری و هاوکێشەی سڕینەوە مامەڵە لەگەڵ ئۆپۆسیۆن بە تایبەت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر ئێستش ئێران بەیانی بێ داوای خەزی سڵحکە هەر بۆ شێوەی کە هەیەی هیچ فەرقی نییە لەگەڵ ئەو زەختەیە کە ئێستا لەسەر ئۆردوگاکان دەیێنێ بە موشک لێمان دەدا کۆمەڵێک تێبینیت نووسی باسی تورکیا و مەترسیەکان و ڕۆژاوای کوردستان و ئیسرائیلمانە کرد ئەتوێ لەو بارەیەوە چی لەسەر من ڕاستیەکەی ئەوەی کە بە پرۆسی کە باس کراوە من پێم پرۆسی سڵح نییە تا ئێرە ئەوەی تورکیامە ئەوەی تورکیا من پێم وابێ ئەوەی کە تا ئێستا هەیە پرۆسەی حەوڵدان بۆ چەکداماڵینی پەکەکە کێشە دروستکردن لە ناوخۆی پەکەکەیە ئەینا ناکرێت سەرۆکی پەکەکە لە زیندانی ئیمراڵی بێت بە چەند هزار کەس بیپارێزن کەس بێزگە لە کاناڵەکانی تەلەڤیزیۆنی تورکی و ئەوە هیچ دەستڕەسی بە شتێکی دیکە نەبێ بەڵام بڵێ ئێمە سڵحەکەین ئەوە چه سڵحێکەکەیەوە هەستەکەی کورد لە باکووری کوردستان دەم پارتی و بە تایبەتیش قەندیل لەمە تێگەیشتون کە ئەمەیە پرۆسەکە ئەمەیە ویستەکە نازانم هەمویان تێگەیویانە بەڵام پێمان بەشێکیان تێگەیون بەشێکیان کۆ قەندیلیان شار لە هەردوو لایەن لە قەندیلیش ئەوەی کاگەنوەر ئاماژەی بۆ قسەی جەمیل بایی کرد کە پێم وابێ قسەیەکی واقعی و ڕاستیشە لەژێر ئەسڵحەدا ناتوانین بڵێ وەرە سڵحم لەگەڵ بکە ئەگەر ڕاست دەکەن دەبێ ئۆجالان ئازاد بکەن دەبێ ڕای بگەێنن دەبێ زیندانیە سیاسیەکان ئاخر دەمیرتاش بۆچی لە زیندانایە لەسەر چی گیراوە چی کردووە ئەو سیاسەتی کرد ئەو سیاسەتی کردو لە ناوخۆش بووە ئەندام پارلمان بووە و سەرۆکی حیزبێک بووە و ئەمە پرۆسی سڵح نییە ئەمە زۆر جار پێ دەڵێن سڵحی مسلح لەژێر ئەسڵحەدا من سڵحت پێ دەکەم ئەمە سڵح نییە ئەمە شەڕێکە بە دیوەکەی تریدا وە من پێم وابێ ئەم پرۆسەیە بەم شێوە بڕواتە پێشەوە نیەتی تورکیە نیەتێکی باش نییە بۆی جێبەجێ نابێ شتێکی تریشکە بەلای منەوە هەیە ئەویش ئەوەیە کە مەسئلەی ئێران یا ئیسرائیلیەکان بە نیسبەت مەسئلەی کوردەوە
وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕایگەیان کە ئەوان پیان خۆشە دەوڵەتی کوردی دروست بێت و ئەوانە بەڵام ئەوان نیگەرانێکیشیان بە نیسبەتی ئێرانەوە هەیە پەیوەندی پەکەکە لەگەڵ ئێرانە ئەوەیش خاڵێکە کە لە نەزەر ئەوانەوە خاڵیشی پۆزیتیڤ نییە خاڵیشی نگاتیڤە بە نیسبەتی مەسئلەی کورد لە باکووری کوردستانی ئێرانەکە بێتە پێشەوە هەر بەو لەو پەیوەندیشدا لەسەر مەسئلەی کوردی ڕۆژ ئاواش ئەو تێبینیان هەیە ئەوان جا ئەمە ئیدامەی ڕووداوەکان چی لێ دێ بەرەوەی کوێ دەڕوات زۆر شتێ ناتیارە ئەوەی تورکیا ئەوێ دەستیەخا لە دانانی چەک لای قەندی لای پەکەکە یان کارێکی قورسە بچنە ژێرباری من پێم لە چوارچێن پێشهاتانی کە لە ناوچەکەی هەن و هێز حکومەکە ڕاستیە من پێماوێ قەندیل ئەوە ناکە ئەگەر بیشی کا زەرری لەیەکە چون چەند جاریش کردیان ناخر تا ئێستا ئێمە لە بیرمان نەچێت لە چەند ساڵە چەکیان بێدەنگ کرد هەیەتی سوحیان ناردەوە لە قەندیلەوە کاک حەسەن ئەسڵەن بەڕێزۆجەلان داواکاریکی واکە بەبێ هەندێک پرسی دیکەی دیاریکراوی زەماناتی با بڵین سیاسی و یاسایی بۆ کورد لە باکووری کوردستان قسەکانی ئۆجالان لە زمانی خۆی نەبیسراوە لە زمانی حیزبەکەی خۆشیەوە نەبیسراوە لە زمانی خەڵکی کەەوە بیسراوە تەفسیری بۆکرێ دەڵێن ئۆزالان ڕێی ئەوەی بەڵام خۆی کەس دیویستوە ڕێی ئەوە باش وتت هێرشەکرێتە سەر ئێران و ئەو بۆمبانی کە دراون بە ئیسرائیل بە دڵنیاییەوە بۆ ئەوەن کە ئەم هێرشانی پێ ئەنجام بدرێت هێرشەکان نزیکە بن یان پێش ئەوە پرۆسێکی دانوستانی دیاری کراوە چونکە دۆناڵد ترەمپ ڕاستیەکەی کەسایەتیە کە حەزی لە مامەڵەیە حەزی لە ڕێکەوتنە دیڵمانە با بڵین گفتوگۆ لە ئارادا بێ یان نا هێرشی دیاریکراوە بۆ سەر ئێران من دوو حاڵەتم باس کردوتم حاڵەتێکیان سڵحێکە کە ترام دەیەوێت و تا ئێستا ئێران مل نادابەوە لە ئەگەری بە شکستگەیاندنی ئەو سڵحەدا ئەگەری لێدانی عسکەری ئەویش شان شلکا بۆ ئیسرائیل نەگەوەی ئەمریکا بۆ خۆی بیکە نەگەوەی کە هێز بنێرنە سەر ئێران ڕوونە ئەو باسمان لە هێزی بەرگری ئێرانی کە ڕاستیەکەی قودرەتی وەڵامدانەوەی یان بەرگرتن لەو هێرشانی ئیسرائیل ئێران نەیماوە ناتوانێت هێرشەکانی چەند مانگی پێشووی ئیسرائیلەوەی وەڵامی دووەمی هێرشەکانی ئێران بوو قودرەتی ئێرانی لەو بارەی و لاواز کردووە بە تاکید زۆری لاواز کرد ئەمە زانیاریە یان ناوە زانیاریە ئەوە هەم لە ئیسفانیاندا هەم لەو شوێنانەی تریکە ناوەندی موشکیەکانی ئێرانی تێدا و ئیسرائیلەکان دیاندان و ئەوان هەموو کەسێک ئەوە دەڵێت بۆیە من ناڵم ئێران ئێستا هیچی بەدەست بەڵام ئێران لە مقابلی هێزی ئەمریکا و ئەو هێزە عەزیمەی کە ئەوان هەیەیانەوە ئەو سلاح پێشڕەفتانەی کە ئەوان هەیەیانە ئەوەی ئێران لە چاو ئەوان شتێک نییە باش ئەگەر هێرشی بکرێت سەر ئێران وەڵامی سێمیە بێ نازەم ناوی نابووچی هێرشەکانی ناو نابوو شتێکی دیاریکراوە ئەوەی ئێران کە هێرشی ئیسرائیل کرد بەرحاڵ هێرشی سێمە کات من تەسەور ئەگەر ئێران ئەگەر هێرش فرێتە سەر ئێران بە باوەڕی منی تر ئێران بگە بە شەڕی ئاخری بزانین دەست ناپارێزی یعنی ئەوەیکی بەدەستیەوە بێ لە عەلەیهی عەرەبستانیش دەیکا لە عەلەیهی وڵاتانی تریش دەیکا لە عەلەی ئیسرائیلیش دەیکا یەک پرسی دیاریکراومەوە دواتر دێمە سەری کاک ئەنۆر تۆ مامەڵەی ترەمپ لەگەڵ ئێرانە چۆن نەبینی ئەگاتە ئەگەری هێرەژیان جارێکە هەوڵێکی گفتوگۆ ئەدا و دوای ئەوە پێدەچێت لە ڕاستیە ئەو دانووسانە تازانەی کە هەیە لە نێوان ئێران و ئەمریکا یەکەم ئەوەیە کە کاکەسەنی ژووتی هەموو موشەکە بالیستیەکانی نەکۆتایی پێبێنە بێ هەڵیان وەشێنێتەوە سفریان کاتەوە دووهەم ڕۆژەینەوەی بۆ ئاژانسی وزەی نێودوڵەتی و گروپی پێنجایدیەک بە تەواوی بخاتە سەرپشت و هەموو گومانەکان کۆتایی پێبێنە نابێت دەست بۆ ئەم کارە بەرێ سێهەم گروپی محور لە منتقەکەیە ئەبێ بە تەواوی خۆی بڕیابداکە هەڵیان وەشێنێتەوە و هەموو دەستێوەردانەکانیشی لە منتقەکەیە ئەبێ ڕاگرێ ئۆکەی بدا بە هەڵۆشانەوەی حەشتی شعبیش جاوەکو خامنەی و توێتی ئەمە سڵح نییە ئەمە مفاوەزات نییە ئەمە تەسلیمبوون و کۆتایی پیاتنە لەبەرەوە پێم وانە ئێران ناچێتە ژێرباریەوە بەڵام عێراقیش ناچێتە باسی ئەوەی عێراق بکەین ناچێتە ژێرباری عێراقە چێ عێراق چاوەڕێی هەڵبژاردنەکانی مانگی نۆڤەمبەری ئەم ساڵە وە سودانی نەک هەر ئەمە ئەکا زۆریشی پێخۆشە چی سوودانی ینی سوودانی بەهێزەوە لە هەڵبژاردنەکانیەتە دەرەوە سەرگوزەری داهاتووە بێ بێگومان ئەمریکیەکان و ئەوروپیەکان خەریکی ئەومان و خەریکی ڕێخستنی یا هاوپەیمانێتێکی نێوان سۆدانی مقتەدا سەدرن لە داهاتوو بۆی کە هەژمونی شیعی وەلایی ئێرانی کەمکەنەوە و
جۆرێک لە جۆرەکان سوودانی لە ئەوەی کە ڕاستە کەسایەتێکی شیعە بەڵام زۆرتر مەیلی ئەوەی هەیە عێراق بێتەوە ناو جامعە عەرەبی ئەکتیڤیکە بە قووەتێکە و لەم بارەیە و پێشم وایە عەربستانی سعودی دامیەکە و ئەم هێزە شیعیانەش کاک ڕەنجکە لە ماوەی لە 2023 تا ئێستا کە حکومی عێراقیان کردو نەک هەر فەشەلیان هێناوە بەڵکو یعنی تەنانەت خەڵکی شیعەنشینی جنوبیش لیان ڕازی نییە و ئەمانە نەیانتوانیەوە خزمەتی خەڵکی بە ناوچەکانی خۆشیان بکەن و لە هەمان کاتدا بەشێکی زۆری داهات و اقتصاد و ئابووری ئەم وڵاتیان بردوۆتە دەرەوە بۆیە بەنظری من سوودانی کار بۆ ئەماکە کە ئەم ماوەیە ئیدامە پێبا تووشی شەڕ نەبێ عێراق بەڵکو وردە لە داهاتووە بەو فراکسیۆنە بەهێزەی خۆی و مختەدا سەدر و وەلایەش بەو تێگەیشتنەوە مامەڵە لەگەڵ ئەم فتری عێراق و سوودانیاکە بێگومانە گەر دیقەت بێ مەس خەریکە دەستپێەکەن زائیرێ بانکی مەسە هەندێک بانکی دیاریکراوی عێراقی و هەڕەشەی زای زیاتریش سازم پێم وایە معلوماتانی کە ئەدرێ بە ئەمریکا هەیەتی لە عێراق بەشێکی سوودانیانداتێ و مالکی خۆشی نێشاردەوە لەو چاوەدێریکردنەی کە بەسەر مالیکی و دام و دەستگاکانی شیعەکانەوە کراوە و ئەو ئەتیزانەی دیقەتی ئەم قسێ بە ئەو ئەتیزانەی لەو جاسوسیکردنەیە بەسەر مالیکی و دام و دەستگاکانی ئەوکارەتن لە شەرقی ئەوسە زۆر دەگمەنن باش کاک ئەنوەر با پچمەلای کاک حەسەن یەک پرسی دیاریکرا و هەیە ڕاستیەکەی ئەمەوێت لە دۆخی ئێوە بران بۆ کەمپەکەی سوورداژوە پێماوێ بەشێکی باشتانە سەر لەوێ نیشتە جێن سارد و سەرمایە چوزانم زستانە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی بوونی ئەو شتە سەرەتاییانی مەفروزە لە کەمپێکی دیاریکراوە بۆ خەڵکێکی وەکو ئێوەیە هەبێ هەن یان گرفتان هەیە گرفتمان زۆرەیە وەکو هەم لەباری دەوا و دەرمان و دکتۆرەوە کە تا ئێستا تێدانە ئەم ئەوەی کە تا ئێستا ژێمە لەو شوێنانەی کە لەوێ دەژین ئەوانە کابینێتە لە زۆر ساردا کارەبا خراپە ئەنی وەزئیشی ژیانی خۆش نییە لەو شوێنانێکە لە کەمپی سوورداش پێشمان وتون و تەبعەنەوان وتوانە کە بەرپرسی ئەم پرۆسە و ڕاگوێستن و زەخت و ئەوانە بەغایە و بەپێ ئەو تەوافقە کە لە بینی ئێران و عێراق کراودوو ناوەندی ئەمنی کردوانە بەوە دەگەڕێت جا با ڕاگواستنەکەش بەغا بەیانی ناکرێ ئەوان چاوێکیان لەم کوردی ڕۆژڵاتی کوردستان بکات دۆخێکی دیارییان لە ناو باشووری کوردستانە بۆ بەڵێ پێمان نیگەرانن لیان چێ ئێوە ئەم پێمان خۆش نیە متمانە خۆ ئەو شوێنانی کە ئێستا خۆمان تێداین لەو کەمپانەیە ئەو کەمپانە کەمپایەکی مەدەنیە ئایلەی تێدایە بنەماڵەکەمانی تێدایە بێزگەلەوە لە عێراقا دەڵێ هەموو حزبێکی سیاسی بۆی هەیە کە لێرە ئیشی سیاسی بکە خۆشیان بە ئێمە وعدیاندا لە ئاخرین دانیشتێکە لە دوکاناکرا نەفەری دومیەکێتی نیشتمانی وتی ڕێگای ئەوانە کراوەتەوە بۆ کارتان و بۆ فعالیەتتان و هەمووی ئەوانە ئێمەش داوای ئەومان کرد ئەم زستانە لە ڕووی نەوتوس و تەمەنیوانش گرفتان هەبوو کاک حەسن بەڵا گرفت هەیە بەس ئێمە زۆر خۆمانمان نەخست بەڵێ گرفت گلەی یەکە بوو لەباری تەسلیمکردنەوەی هەندێک لە ئەندامان با بڵین خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە ماون ئەمە ترسیان شتێک لەسەر ئێمە نەبووە تەنها مەوردێک بوو ئەویش هەم ئەوەی کە تەسلیم کراوەتەوە باس کرا هەم ئەوەی کە تەسلیم نەکراوەتەوە خۆی ڕۆیشتەوە هەردوویکی باس کراوە ڕوونە سپاس دەکەم کاک حەسەن ڕەحمەت بەناندانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران گەلێک سپاس دەست خۆش بێ کاگەنۆر دەست خۆش بۆ ئێوەش بەدوعا